ڕۆژتان باش سپێدە باش کاتژمێر حوتی تەواوە دووبارەوە هاتمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی ڕۆژ باش بۆ هیوام کە ئەمڕۆژ ڕۆژێکی باش و پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەمووان. ئەمڕۆ 33 ساڵتەیە پەڕێ بەسەر یادێکی میابارانی هەڵەبجە. ئەو برینە قوڵەی کە هەرگیز لەبیر ناکرێت، بەڵام برینێک کە ئەتوانی هەر یەکێک لە ئێمە هەر تاکێکی کورد لە جێگەی خۆیەوە بێ بە هەر شێوەیەک بێت ساڕێژی بکات. ڕۆژ لە دوای ڕۆژ لە بری قوڵکردنەوەی ئەو برینە ئەتوانین ساڕێژی بکەین بە خزمەتکردنی ئەو شارە بە دڵدانەوەی هەر قوربانیەتی ئەو شارە ئازیزە ئەو پارێزگا خۆشەویستە. ئەزانین بەشێک لە برینەکانی هەڵەبجە لەو ڕۆژێک کە بۆتە پارێزگا ساڕێژ بووە بۆ هیوایین کە هەمیشە لە ساڕێژبوون و گەشانەوەدا بێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام هەوڵی داوە کە زۆرترین پرۆژە و باشترین پرۆژە لەو پارێزگا بریندارەدا بکات. ئێمە ئەمڕۆ تۆری پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە پارێزگای هەڵەبجە و بە یادێکی میابارانکردنی یاخود جینۆسایدکردنی هەڵەبجەی ئازیز و برینار و هەمیشە زیندوش. جگەلەوەش کۆمەڵێ بەرگەوبابەتی دیکەمان هەیە وەک هەر ڕۆژێکی دیکە، بەڵام سەرەتا بە کورتێک لە هەواڵە ناوخۆی گیانەکان دەست پێ دەکەین زانچی دەگوزارێت و دواتر ئەگەڕێمەوە ناو بەرگەوبابەتەکانی دیکە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەنێت لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕەزامەندیمان لەسەر ئەنجامدانی چەندین پرۆژەی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجەدا و هیواداریشم لە داهاتوودا خزمەتێکی شایستەتری هەڵەبجە بکەین. مەسرور بارزانی بە بۆنەی 33هەمین ساڵیادی میابارانی هەڵەبجە ڕاشیدەگەێنێت هەوڵەکانمان بەردەوام بێت بۆ ئەوەی حکوومەتی عێراق قەرەبووی کەسوکاری شەهیدان و بریندارانی ئەم تاوانە مەزنە بکاتەوە و بکار بکەین بۆ ڕێگرتن لە دووبارەبوونەوەی جینۆسایدکردنی گەلی کوردستان و هەر گەلوونەتەوە پێکهاتێکی دیکە لە جیهاندا. ئەمڕۆ حەوت وەزیر و بەرپرسی حکوومەت تایبەت بە گرفتەکانی هەڵەبجە دەچنە پەرلەمانی کوردستان. سامان ئەحمەد بەکر بە ڕێوەبەری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیان ئەمڕۆ حەوت وەزیر و بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کۆبوونەوەکەی پەرلەمان دەکەن کە تایبەتە بە قسەکردن لەسەر کێشەکانی پارێزگای هەڵەبجە. ڕاشیگەیان هەریەک لە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ، دارا ڕەشید وەزیری پلاندانان، بێگەر تاڵەبانی وەزیری کوشتوکاڵ، کەمال موسلیم وەزیری بازرگانی و حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری و بەرەڤان حەمدی بریکاری وەزیری شەهیدان و ئەنفال کراوان و محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەشداری لە کۆبوونەوەکەدا دەکەن. فراکسیۆنە کوردستانیەکان کۆبوونەوەی پەرلەمانی عێراقیان بایکۆت کرد. فراکسیۆنە کوردستانیەکان بایکۆتی کۆبوونەوەی پرۆژە یاسای دادگای باڵای فیدرالیان لە پەرلەمانی عێراق کرد. و خالید خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق و نوێنەری ئێزیدیەکان لە پەرلەمانی عێراق ئاشکرای دەکەن پەسەندکردنی ئەو یاسایە مەترسیدارە و عێراق بەرەو دەوڵەتێکی ئاینی دەبات و مافی کورد و کەمەنەتەوایەتیەکان دەفەوتێت. ئەو پەرلەمانتارەی عێراق ڕاشی دەگەێنێت پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە ئەگەر گۆڕانکاری بەسەردانێت لە بەرژەوەندی کورد و گەلی عێراقیش نییە. ئەمڕۆ سەلاحەدین دەمیرتاش دادگایی دەکرێت. ئەمڕۆ سبەی 19مین پرۆسەی دادگاییکردنی سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی زیندانیکراوی هەدەپا بەڕێوە دەچێت. دەمیرتاش لە گرتوخانەی ئەدەرنەوە بە شێوەی دەنگ و ڕنگ بەشداری دانیشتنی دادگا دەکات. ئەوە لە کاتێکدایە ڕۆژی 12 ئەم مانگە دادگای مافی مرۆڤی ئەوروپا داوای دەست بەجێ ئازادکردنی سەلاحەدین دەمیرتاشی کرد، بەڵام تورکیا ڕەتی کردەوە. ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئاژانسی دەرمانی ئەوروپا کۆبوونەوەیەکی تایبەت بە سەلامەتی ڤاکسینی ئەسترازینکا ئەنجام دەدەن. پێش کۆبوونەوەکەش هەردوو لە داوا دەکەن وڵاتان لە بەکارهێنانی ڤاکسینەکە بەردەوام بن. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ بە داتا و زانیاریەکاندا دەچینەوە یان لە دەستدانی چەند کەسێک دوای بەکارهێنانی ڤاکسینی ئەسترازینکای بەریتانی نیگەرانی لای خەڵکی دروست کردووە و زۆرێک لە وڵاتان بەکارهێنانی ڤاکسینەکەیان ڕاگرتووە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
بێگومان دوای ئەو 33 ساڵە یاخود دوای ئەو کارە ساتە لە بیر نەکراوە ئەو کارە ساتێککە بەسەر هەڵەبجەدا هات و کیمیاباران کرا چەندین کەس یاخود بڵێن کەسێک نییە لە هەڵەبجەدا نەبوو بێتە قوربانی و کەسانێکی لە دەست نەدابێت یەکێک لەوانە حکمەتە کە لەو هەزاران کەسەیە کە بەهۆی کیمیابارانکردنی هەڵەبجەوە کە سوکارەکەی لە دەستداوە و ئەو تەمەنی 17 ساڵە بێت کاتێ دایک و باوکو نۆ خوشک و برای بەهۆی کیمیابارانکردنی هەڵەبجەوە شەهید بوون تەنها خۆی و خوشکێکی ماونەتەوە حکمەت ئەو کاتە پێشمەرگە بووە پاش هەشت مانگ ئەو کاتە دەزانێت لەوەی کە سەرجەم ئەندامانی خێزانەکەی بەهۆی کیمیابارانکردنی هەڵەبجەوە شەهید بوون بە چیرۆکی حکمەت ببینین نەمزانی ئەم چەند ڕسمم هەیە من ڕاستی زۆر ڕسمی ئەلبومی وێنەکانی بەدەستەوەیە و بیر لەو ڕۆژانە دەکاتەوە کە ڕۆژەکانی ژیانیان بەخۆشی لەگەڵ خێزانەکەی بەڕێدەکرد 6 مانگ بەر لە کیمیابارانکردنی هەڵەبجە حکمەت پێشمەرگە دەبێت ئەوە دوادیداری خۆی و خێزانەکەی دەبێت کە ئەو کات تەمەنی تەنها 17 ساڵ بووە زیاتر ڕسمەکان هەر ئەومان لاماوە دیار بوو من هەواڵی ئەویان زانی بوو کە من گەڕاومەتەوە مامەم پێی وتبووی بە حمە ساڵی زاوامان کە من بەرێ بۆ ماڵی مامم لەبەرەوەی کتوپڕ نەچمە ناو ئەو هینەوە چەند ڕۆژ تەقنزیکەی 2 ڕۆژ من لە ماڵی مامەم بووم مامەم هیچ قسەی نەکرد تەواڵی ماڵم پرسی وتێوتان لە ئۆردوگای سەریاس دیار بۆ ئەو کاتە لەگەڵ مامەمە لە ئۆردوگای کامێرانۆ بەڕێککەوتین لە ڕێگا هەنێشتی پێوتم وتی بەز ماڵی ئێوە نییە کە لێ قەوما و ئەو تاوانی حەقکرا و هەڵەبجە هەمووی پشکی بەرکەوتو ئەمانە هەستم بە شتێکێک کە سوکارم شەید بووە خێزانەکەم شەید بووە بەس نەمەزانی قەبارەی خێزانەکەم بەو گەورەی پێشەنگای وێنە نەبینراوەکانی تاوانی کیمیابارانە هەرزوو حکمەت خۆی گەیاندۆتە جێگاکە بە ئومێدی بینینی دواوێنەی خێزانەکەی بەڕاستی من ئەمڕۆ هەواڵەکەم بیست بۆ پێشنگاکە بە زووترین کات هاتم بۆی کە سەیرێکی وێنەکان کەم زانم وێنەی ئازیزانم وێنەی شەیدانی منی تایە دیارە دیکۆمنتی هەڵەبجە لەلایەن جمهوری ئیسلامی وێنە گیراوە و بۆیە منیش زۆر بە شەوق و بە هینەوە هاتم بۆ ئەوەی کە سەیری کەم زانم ئەو وێنەکان وێنەی وەکو وترا وێنەی تازەیە وێنەی خانەوادەکەمی تایە. ئێرە شوێنی نیشتەجێبوونی خێزانەکەی بووە دوایین دیداریان 6 مانگ بەر لە کیمیابارانکردنی شارەکە بووە لە پاش ئەوە لە خێزانێکی 11 کەسی بە تەنها خۆی و خوشکێکی برینداری ماونەتەوە من 6 مانگ پێش تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئەو کاتە پێشمەرگە بووم بە ئیختیفاتمە ماڵەوە خێزانەکەم بینی و دوا دیمەنی کە خێزانەکەم بینی ئەو کاتە بۆ هاتم ئیختیفام کردووە برایەکەم لە ماڵێکی تا ئیختیفام کرد برایەکەم هات بۆ لام برا گەورەکەم کە ناوی عومەر بوو هات بۆ لام لەوێ قەمسەڵەیەکی دیاری بۆ هێنابووم ئەو کاتە قەمسەڵەی ئەمەریشی هەبوو دیارێکی بۆ هێنام لەو کاتەوە من خێزانەکەم نەبی ئەو کاتە دوای 6 مانگ گەڕامەوە لە ئێران بۆ ئێران بۆ ئۆردوگای سەریاز لێ پیانوتم ساڵانە لە یادی کیمیابارانکردنی هەڵەبجەدا چیرۆکی جیاواز و نەبیسترا و لەو کەسانە دەبیستین کە هەموو ئەندامەکانی خێزانەکەیان یاخود بەشێکیانە دەستداوە هەریەکە و بە جۆرێک ئازار و نەهامەتیەکانی ئەو ڕۆژگارەمان بۆ باز دەکەن هیچ کات برینەکان لە یادەوەری ئەواندا ساڕێژ نابن ئەڤیناسا کوردستان 24 هەڵەبجە 11 کەسمان شەیدە لەگەڵ خوشەزایەکمان ئەومان دەنەفەری خێزانەکەم شەیدە هەروەک لە راپۆرتەکەی هاوکارمان ئەڤین ئاتا بینیمان کە ئەوە یەکێکە لەو هەزاران کەسەی قوربانی کیمیابارانی هەڵەبجێ و چەندین کەسیشی لە دەستداوە وەکو ئەڤین ئاتاژ ئاماژەی پێکرد کە ساڵانە چیرۆکی جیاواز دەبینین لەو کەسانە لەبەرەوەی ئەوەندە زۆرە ژمارەکە وا ئاکات کە چیرۆکی جیاواز و خەمباریش ببیستین بەداخەوە ئەمڕۆ کە وەکوتم 33 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسەوە تێپەڕێت هاوکات ئەمڕۆ پەرلەمانی کوردستانیش کۆبوونەوەکەی تایبەتە کات بە هەڵەبجە ئێمە میوانداری لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەمان کردووە تا گفتوگۆی لەسەر لەگەڵا بکەین و ئەو باسی و کار و چالاکیانە بکەین کە ئەمڕۆ بەڕێواچێت بەیانی باش کاک لوقمان بە هیوای ڕۆژێکی باش و بە هیواین ئەوەی کە هەرگیز کارەساتێکی وا دووبارە نەبێتەوە و برینی هەریەک لە قوربانیانیش ساڕێژ بێت. بەیانی ئێوەوە بەیانی بیسەرانی بەڕێزیش باش.
زۆر سپاس کاک لوقمان ئەو کار و چالاکیانەی کە ئەمڕۆ بەڕێواچێت بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە چی و چییە و لە چیدا خۆیە بینێتەوە ئایا تەنها برین کولانەوەی یاخود بڵێن ساڕێژکردنی برینەکانی قوربانیانی هەڵەبجە و ئەو پارێزگای هەڵەبجەیە ئەگەڕێنەوە لای تۆ کاک لوقمان هەندێک کێشەی تەکنیکیمان هەیە دواتر ئەگەڕێنەوە لای تۆ گفتوگۆکەمان بەردەوامی پێدەی بێگومان لەم ڕۆژەدا بەشێک لە هونەرمەندان یاخود چەندین کەسی ڕەخنەگریش هەیەوێت کە لەم ڕۆژەدا بە جۆرێک برینی هەڵەبجە ساڕێژ بکات کە جیاواز لە ساڵانی پێشوو بێت بە خزمەتکردنی ئەو شارە بێت. مەحموود هەڵەبجەیی ناسراوە بە خاڵە مەحموود کە ئێستا لە دەرەوەی وڵاتە ژی بە بۆنەی تێپەڕبوونی 33 ساڵ بەسەر کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە هەستی خۆی لە تاراوگەوە بە هۆنراوەیەک بۆ هەڵەبجە دەردەبڕێت و ئێمەش پێشکەشیەوەیەکەین. باشەیە زۆرم بە پێویست زانی لەم ڕۆژە پیرۆزەدا بتوانم هەرچەندە من شاعیر نیم هەموو جارێ مەم وتووە بتوانم پارچەیە کۆپلێ شارتان پێشکەشکەم. شارەکەش بۆ هەموو پارچەی کوردستانە کوردستانم هەمووی وەک یەکە لای من یعنی لە هەر شوێنێکەوە دەرزیەک چۆنەچێ بە جسمی ئینسانێکە بە هەمووی گیان و ئەندامەکانی ئازاری دەبێ بۆ منیش وایە هەموو کوردستان وەکو یەک سەیرەکەم هەر چوار پارچەکەی و بە باشم زانی ئەم پارچە شعرەت پێشکەشتانیکەم ئەگەر لێم قبوڵکەن هەرچەند من شعرەکە بە ناوی چی بکەم لە بەهار زۆر جوانە سەوزایی زۆر جوانە بەڵام من لە دوای کیمیایی هەڵەبجەوە هیچ خۆشیەک لە سەوزایی و لە هیچ جوانێکی سروشتا نبینم چونکە لەو ڕۆژە جوانە من بریندار بووم ئەمەش شعرەکەیە. چی بکەم لە بەهار چی بکەم لە بەهار دەشت و دەر سەوز بێ بەرگی قەوم و خوێش گشتی ڕەشپۆش بێ دنیای ڕۆشنتان لێ کردین بەژان وەک گوڵەگەنم هەموو هەڵفروزان نەفەسی پاکیان گچ قەتی سماو بێ لەسەر سینگیاندا چیتان بۆ چاند بێ یان ئاخە یان ئۆڤیان پێنجی کوێر بێ بە سەد سکبرسی و بە یەک سکتێر بێ ئەوەی کە ئێستا لای ئێوە تێرە کوشتەی قەفەزە و دەستەمووی شێرە من ناگریم بۆ ئەوەی کەوا برسیمە خۆم بە خۆم دەڵێم با بزانم چیمە دەردی ڕۆژگارم ئەمڕۆ بە باکەم قوڵنگ هەڵگرم ڕوو لە شارانکەم ئازاری خەڵکی لە کۆڵم بەستم وەک نانی شوانی بیبەسمە پشتم ڕوو لە سەردەشت و لای ڕۆژهەڵاتکەم یان لە قامیشلوو غەمم بە باکەم دەبا دیاربەکر قیبلە و زارم بێ جێی چوار فەسڵەکەی پڕ بەهارم بێ هەڵەبجەی شەهید جێی گریانم بێ سێ پارچەکەی تر بنەوانم بێ هەموو بە یەک دەنگ ئازاد لەبیرکەین چاوی دوژمنان بە یەکجار کوێرکەین دیسان هەڵەبجە پەڵمەگریانە کۆبانی و شەنگاڵ گشت ماڵوێرانە دیاربەکر ئەمڕۆ بە میوان پەستە ئەویش وەک ئێمە جێی ماران گەستە دەبا دڵەکان هەموو بە یەک خەین پیسی و پلە و پایە و هەموو لەبیرکەین ئامانجی خەڵکی فەرامۆش نەکەین هەڵەبجەش ئەمڕۆ با بێبەش نەکەین چونکە هەوێنی ڕاستی و زارمانە بزیێنەرەکەی دڵ و گیانمانە زۆر سوپاستانەکەم زۆر سوپاس بۆ ماندووبوونتان سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدانی کوردستان بە تایبەتی شەیدانی هەڵەبجەی شەهید سوپاس سوپاس بۆ خاڵە مەحموود بۆ ئەو شارەی کە ئەمڕۆ پێشکەشی کرد بە هەموو کورد و بە تایبەت هەڵەبجەش. ئێستا بەردەوامە بم لەسەر تەوەری پرۆگرامەکەمان و گفتوگۆکانم لەگەڵ میوانەکەمدا زیاترەکەم کاک ببورن لوقمان عەبدولقادر ئێستا پێمان بڵێ ئەو چالاکیانێک کە ئەمڕۆ بەڕێواچێت بۆ
ڕۆژی سیوسێمی ساڵیادی هەڵەبجە چییە؟ بەڵێ دیارە ئەمڕۆ سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان بۆ سەرجم کەس و کاری شەهیدان و تەمەنای چاکبوونەوە بۆ برینداران و سۆراخکردنی منداڵەبوونبووەکان دەخوازین و هیوادارین ساڵی داهاتوو ئەم داواکاریانەی کە هەمانە ئەم ئازارانەی کە هەڵەبجە و قوربانیان هەیەە ساڕێژ بکرێن و 34 ساڵیادی تاوانی کیمیابەرانی هەڵەبجە بە شێوەیەک بکرێتەوە کە بمانەوێت لە ئاستی نێودەوڵەتی کەیسەکە بجوڵێنین نەک لە ئاستی ناوخۆ داواکاریەکانمان ئەو داواکاریە سەرەتایانەی کە پێویستە بکرێت جێبەجێ بکرێن. بەڵێ دیارە ئەمڕۆ جیاواز لە ساڵی ڕابردوو لە پەیکەری عومەری خاوەرەوە لە ناوەڕاستی پارێزگای هەڵەبجەوە تقریبەن خۆپیشان ڕێپێوانێکی هێمنانە بۆ سەر گڵکۆی شەهیدان دەست پێیەکە و هەموو ئیدارەی شار وە کەس و کاری شەهیدان چوین توێژەکانی هەڵەبجە بۆ ڕێزگرتن لە ڕۆحی پاکی شەهیدان بەشدار دەبن و لە کاتی گەیشتنمان بۆ سەر مەزاری شەهیدان ئەمساڵ جیاواز لە ساڵان بۆ ئەوەی کە ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت لە فەزای دەرەوە ئەو مەراسیمە ئەکرێت و شێوەیەک ئامادەکاری بۆ کراوە کە شوێنی دانیشتن و ئەوانە نەکراوە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە لەوێ حزوریان هەیە هەمومان بەیەکەوە ئەو ساتەی کە پێکەوەین بە پێوە لە خزمەت ڕۆحی پاکی شەهیدان بین وە لەسەر گڵکۆی شەهیدان مەراسیمەکان دەست پێیەکە وتاری ئیدارەی شار هەیە وتاری کەس و کاری شەهیدان هەیە و ئامادەکاری کراوە بۆ دانانی تاجەگوڵینە لەسەر گڵکۆی شەهیدان ئەمە هەمووێک کە ئیشەکانەکرێت چالاکیەکانی تر ژمارە ببوورە کاک لوقمان بەداخەوە کە هێشتا سەوتەکەی تو کێشێکی تایە بۆ هیوێن کە زوو چارەسەر بکرێت و یە مۆلات و باسی ئەو کار و چالاکیان ناکەن یاخود ئەو مەراسیمێک ئەمڕۆ بەڕێواچێت بۆ ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە دواتر پێمان خۆشە کە زیاتر زانیاری لە بەڕێستان وەربگرین. یادی کیمیابارانی هەڵەبجە بە زۆر شێوازەکرێتەوە یاخود بڵێن بۆتە جێی گرنگی پێدان یاخود بۆتە جێی سەرنجی زۆربەی شاعران نووسەران بە تایبەت هەڵەبجە لای شێرکۆی بێکەس یاخود بڵێن شێرکۆی مەزن زۆر جیاوازە زۆر تایبەتە ئەو شاری زۆر تایبەتی لەسەر نووسیەوە ببوورن ئەگەر من نەتوانم بەو شێوازە بیخوێنمەوە یاخود بتوانم باش ئەدای بکەم بەڵام پێم خۆشێستە شعرێکی شێرکۆی مەزن شێرکۆ بێکەستان بۆ بخێنمەوە لەسەر یادی هەڵەبجە. ئەو ساوایە بۆ تێر ناخوا و دەم هەڵناگرێت لە مەمکی دایکی ئەو باوکە بۆ ئەو پاروە قوت نادات و دەست هەڵناگرێت ئەو خوێنکارە بۆ پەڕێکی تازە ناکاتەوە ئەو شۆفێرە بۆ سلفەکەی لێ نادات و ئیتر بڕوات ئەو حەماڵە بۆ کۆڵەکەی هەڵناگرێت و ئەو چەقی ڕێگەیە بەرنادات ئەو کیژە بۆ چاکەی بەردەمی تێک نادات و بیخواتەوە ئەو کۆترە بۆ باڵەکانی کردوتەوە و هەڵ نافرێت ئەو کچە بۆ ئەو سەد لە ئاوە هەڵناگرێت و ئەو ماچە بۆ تەواو نەبوو ئەو تەشیە بۆ خوریەکەی تری نەخوارد تاکێ گۆرەوی بوو بەچی هەر لە پێ نەکرا ئەو ئیمزایە بۆ هەر نەکرا ئەو جانتایە هەردا نەخرا دەرگایەک بۆ پێوە نەدرا میلی ڕادوێکی ناوخۆش هەربا نەدرا. بێگومان شێرکۆ بێکەس چەندین شعری دیکەی هەیە لەسەر هەڵەبجە و چەندین تێکستی جوان هەیە لەسەر هەڵەبجە بەڵام ئێمە ئەم کۆپلە شعرەممان پێشکەش کردن دووبارەی لەمەوە کە ببورن لە ئەداکردنی خوێندنەوەی من چونکە من هیچ هەموو کاتێک لەمەوە کە باش نیم لە خوێندنەوەی شعرە بەڵام بێگومان شعرەکە خۆی هەندە چێژی هەیە یاخود ئەوەندە قورسایی هەیە کاتوانێت بە چەندێڕێک وەسفی ئەو کارە ساتە قورسە بکات و چەندین جاری دیکەش لە تێکست و یاخود هۆنراوەی شاعرانی دیکەشدا هەڵەبجە و یادی کیمیابارانی هەڵەبجە یاخود ئەو کارە ساتە قوڵە ڕەنگی داوەتەوە وتراوە و توانراوە بە جیهانیش بناسێنرێت.
ئێستا بابەیەکەوە گۆڕانکارەکانی ڕەوشی کەشوهەوا ببینین تا میوانەکەمان ئامادا بێت و کێشەی تەکنیکیمان نامێنێتەوە کاتە گفتوگۆکەمان بەردەوامەکەین. بەڵێ ئێستا گەڕینەوە هەڵەبجە باستەخۆ لەگەڵ کاک لوقمان عەبدولقادر بەردەوامە بم. کاک لوقمان باسیەوەت کرد کە ئەمڕۆ کۆمەڵێک کار و چالاکی بەڕێواچێت و ئەچنە بەردەم پەیکەری عومەری خاوەر بە شێوەیەکی کراوە بێت بەهۆی بڵێن ڕێکارەکانی خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆرۆنا. ئێوە یاخود بڵێن ئەو کار و چالاکیانی کە ئەنجامیەدەن تا چەند لە ئاست داواکاری هەڵەبجەیەکان و کەسوکاری قوربانیاندایە. بە دڵنیایەوە ئێمە گەر بمانەوێت خەڵکی شار و خەڵکی قوربانی دەری ئەم شارە ڕازی بکەین ئەو کارانەی کە کراوە و ئەشکرێت لە تمۆحی ئێمە نییە، بەڵام ئێمە هەموو لایەک بزانێت کاتێک کە ئاوارە بوون لە ئوردوگاکانی ئێران و هەر کەسێک لە شوێنی خۆی یادی هەڵەبجەی بەرز و پیرۆز ڕاگرتووە، بۆیە ئێمە ناکرێت یادەکە و شتەکان ببەسین بە خزمەت گوزاریەکانەوە. ڕاستە پێداویستەکانی هاوڵاتیان و خەڵکی شار ئەوەیە، بەڵام ڕێزگرتنی قوربانیەکان و ڕێزگرتن لەو ئازیزانەمان کە لە دەستمان داوە لە چرکە ساتێکی ئاواهادا ناکرێت ببەسرێ بە چەند ئیشێکەوە کە بەداخەوە ئەو فەرهەنگە ئێمە مەسئول نەبووین لێ کە داهات. ئەو فەرهەنگە بەرپرسان دەسەڵاتداران وایان کرد کە لە ساڵیادەکانە هەندێک پرۆژە ئەکرایەوە کە هەڵەبجە پێویستە هەموو ڕۆژێک لە ناخی هەمومان نابێ و هەڵەبجە ناکرێت تەنها لە 16 سێ بیر هەموو لایەک بێتەوە. 16 سێ ڕۆژێکە ڕۆژی کولانەوەی زامەکانی ئێمەیە، ڕۆژی هاتنە سۆی ئازاری ئازیزەکانمانە کە لە بەرچاوی ئێمە و لە بەرچاوی هاوڵاتیانی هاوڵاتیەکان گیانیان لە دەزەدا دەسەڵاتمان نەبووە. ئەو یادەی کە ئەمڕۆ ئەکرێتەوە وەکو ئەرکێکی سەرشانی خەڵکی هەڵەبجە، وەکو ئەرکێکی سەرشانی بەرپرسانی ئەم شارە پێی هەستاوین و تمۆحی
ئێمە زۆر لەوە زیاترە کە ئێستا هەیە و کراوە چونکە بەڕاستی ئەم شارە بۆتە ناسنامەی نەتەوەیی و ناکرێ ئەو ناسنامە نەتەوەیە بەم شێوەی تا ئێستا هەیە بمێنێتەوە بۆیە بەڕاستی مەراسیمەکان و یادەکان ئەرکی سەرشانی ینی ئێمە وەکو قوربانی ئەگەر لە ماڵەکانی خۆشمانابێ ئەو ڕۆژە جیاواز لە ڕۆژەکانی تر دەگوزارێنین بۆیە ئەگەر بەم دەستە جەمعیە بێ و خەڵکانێک بەشدار بێت لەگەڵ ئێمە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تا ڕادەیەکی زۆر باش ئێمە دەتوانین ئەو ڕۆژە دەرونی خۆمان ئارامکەینەوە و ڕۆحی شەیدەکانمان ئاسوود دەکەین. ڕاستە کاک لوقمان ئێستا بە گشتی قوربانیانی هەڵەبجە چەندێکە و چەندێکیش لە ناو هەڵەبجەیە عەژی؟ قوربانیان دیارە ئێمە کاڵێن قوربانیانی هەڵەبجە چەند شەریحەیەک لەم قوربانیانەدا هەیە دیارە ئێمە بریندارانی کیمیابارانمان هەیە خێزانی شەیدەکانمان هەیە ونبووەکانی کیمیابارانمان هەیە تاقانەکانمان هەیە ئەمانە هەر یەکێک لەو شەریحانەی کە ئاماژەم پێکرد قوربانی تاوانی کیمیابارانی شانزەی سێن هەر یەکێکیان دوای ئەو مەرگەساتە ئێستا بە کێشەیەکەوە دەتلێتەوە یان کێشەیەکی هەیە کە ڕۆژانە و توانم بڵێم لەگەڵ بەردەوامی ژیانیا ئەو کێشانەی هەیە بۆ نمونە بریندارانی کیمیاباران بەداخەوە دوای 33 ساڵ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەوە ئەو واقعە ئەبێ ئێمە و بەرپرسانی هەموو لێ بە ئاگابن بەرکەوتەی کیمیاباران چاک نابێتەوە ینی هەتا ئەو ڕۆژەی کە دەمرێەوە هەتا ئەو ڕۆژەی ئەچێتە ژێرگڵ پێویستی بە چاودێری پزیشکی بەردەوام هەیە بۆیە چاکبوونەوەی بۆ نییە لە هەر ساتێکا کە فەرامۆش دەکرێت دەگەڕێتەوە ئەو دۆخەی کە کیمیاباران کراوە ئەمە شەرەحەیەکیان کە ئەو ئازارەی هەیە مەسلەی ونبوانی کیمیاباران ینی هەر یەکێک لە ئێمە چاوی خۆی دابخاوە بیر لەوە بکاتەوە یەکێک لە منداڵەکانی لێونە بێت دەبێت چ ئازارێکی هەبێت دەبێت چ هەر ساتێک دەنگی منداڵێک دەبیستێ منداڵەکەی خۆی دێتەوە یاد هەر ساتێک لەو شتانەی کە کەسێک بۆ منداڵەکەی یەکات ئەم ڕائەچڵەکێت بۆیە ناشکرێت ئێمە هەر ئەمساڵ بخێنە بیسپێرین بە ساڵی داهاتوو دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی هەبێ وە لەم پلانە هەنگاو هەڵبگرێ بۆ ئەوەی کە سوکاری منداڵەکان هەست بکەن کە لایەنێکی فەرمی هەیە بۆ ئەو کەیسە و کارەکەوە بۆ ئەوەی ئەوان لە ڕووی دەرونیەوە ئاسوودە بن و خاڵێکی تر مەسلەی تاقانەکانی کیمیاباران بەڕاستی بەڵێ مەگەر ئەو کەسەی خۆی کەسێکی مابێت لە خێزانەکە هەست بەو معاناتە بکاتیانی ئێمە سیر ئەکەین ئەو خوشک و برایانەی کە تاقانن دێنە سەردانی کۆمەڵەکەی ئێمە ئەکەن باز لەوە ئەکەن ئەڵێ ئەو ڕۆژانەی کە خۆشترین ڕۆژی ژیانمانە ئێمە لەو ڕۆژە زۆرترە گرین ینی ئێمە من حەز ناکەم ناویبێنن یەکێک لە خوشەکانمان زەواجی کردبوو کە تاقانە بوو دوای ماوەیەک ئێمە سەردانمان کرد وتی باوەڕ بکە ئەو ڕۆژەی کە زەواجم کردووە لە هەموو ڕۆژەکان زیاتر گریاوم لەبەرەوەی دایکم نەبووە خوشکم نەبووە برام نەبووە کەسێک نەبووە لە تەنیشتم بوەستێ بۆیە ئەم معاناتانە ناکرێ حکوومەتی هەرێم ئەو حکوومەتەی کە بەرهەمی خوێنی شەهیدانە ئەو حکوومەتەی کە دڵخۆشیە بۆ ئێمەی قوربانی فەرامۆشمان کە ئەگەر ئێمە لە تەنیشت ئەو خوشکە بەڕێزەوە کە زەواجەکە یەکێک لە ئیدارەی شار قایمقام بەرپرسێک بوەستێ ئەو کاتە ئەو کەسە هەست دەکات کە دایک و باوکی نەماوە ئەم ئیدارەیە ئەم دەسەڵاتە ئەم حکوومەتە بووەتە کە سوکاری ئەوە شانازی بۆیە بەڕاستی معاناتی هەڵەبجە لەم جۆرەیە کە ئاماژەم پێکرد بووە قوربانیەکان تا ئەمڕۆ هەمان قوربانین و تا ئەمڕۆژ لەو ئازارات لێنەوە کە لە شانزەی سێ لە دەرئەنجامی تاوانی کیمیاباران ڕوبەڕوویان بۆتەوە. کاک لوقمان لەو شەریحانەی کە باست کرد لە قوربانیان بە گشتی جا تاقانەکان بێ یاخود برینداران بێ بەرکەوتوان بێ چەندێکیان پێویستیان بە چارەسەری زۆر خێرا یاخود پێویستیان بە دەرەوەی وڵاتە. لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان ئەو پۆلێنانەی کە کراوە بۆ برینداران بە عەشوایی کراوە و مەگەر کەسێک بکەوێتە تەنیشت جیهازی ئۆکسیجینەکەەوە بزانی ئەمە لەوی تر خەتەرترە لەبەر ئەوەی ڕێژەی کەم ئەندامی بۆ بریندارەکان لە کاتی پۆلێنکردنیان دیاری نەکراوە دیارە ئێمە سەردانی ئەو وڵاتانەی ترمان کردووە ینی هەموو بریندارەکانی کیمیاباران لە وڵاتانەی کە وەکو ئێمە کۆمەڵکوژیان بەرامبەر کراوە بەپێی ڕێژەی قوربانیەکە بەپێی ڕێژەی برینداربوونەکەی پۆلێن کراوە بەپێی ڕێژەکەشی حکوومەت هەستاوە بە هاوکاریکردنی هەستاوە بە
ئامادەکاری بۆ پێداویستیەکانی بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە 1970 بەرکەوتە تۆمار کراوە کە ئێمە لەو ژمارەیە سەرنجمان هەیە خەڵکێک هەیە بریندار نییە و لەو لیستەیە و خەڵکێکیش هەیە بریندارە و لەو لیستە نییە بۆیە ئەو ئەژمارانەی کە من بیڵێم لەوانەیە لە شوێنی خۆی نەبێت بەڵام ئێستا ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە نزیکەی 25 کەسمان هەیە کە ڕۆژانە بۆ 2 سعات بۆ 6 سعات بۆ 24 سعات ئۆکسسیژین بەکارهێنێ بەڵام کە دێتە سەر بابەتی ئەوەی کە ئەمانە چۆن هاوکاری ئەکرێن یان چۆن ئیشیان بۆ کرێ ئەو کەسەی ڕێژەی کە مندامەکەی لە سەدا دەش بێت جیاوازی نییە لەگەڵ ئەو کەسێک کە ڕێژەی کە مندامەکەی لە سەدا سەدیش بێت بۆیە ئەمە ئەکرێ پیاچوونەوەی بۆ بکرێ حکوومەت هێرێمی کوردستان پلانێکی هەبێ کە ئەم قوربانیانە و ئەم بریندارانەی کیمیاباران بە شێوەیەک پۆلێن بکاوە خزمەتیان بۆ دابینکە کە ئیتر ئێمە بۆ ساڵانی داهاتوو لە یادەوەریەکانە باز لە معاناتی تر بکەین باز لەوە بکەین کە ئێمە چۆن ئەم کەیسە لە دەرەوە بکەینە کاری خۆمان بۆ ئەوەی ئەم زۆڵمەی کە لە هەڵەبجە و لە گەلی کورد کراوە لە هاسی نێودەوڵەتیا ئیش لەسەر بکەین هەتا وەکو ئەمڕۆ ئێمە لە ناو خۆماندا ئیش داواکاری سەرەکیەکانەکەین بۆیە نەمانتوانی ئەم پەیامە بۆ دەرەوە بگەێنین کاک لوقمان ئەو پرۆسەی کە هەیە یاخود کە هەبووە بۆ نردنە دەرەوەی بەرکەوتوانی کیمیاباران ماوە ڕاگیراوە یاخود بەردەوامە بەڕاستی بە ئەوەشمان لەبیر نەچێت ئێمە کارکراوە بۆ ژمارەیەک لە بریندارەکان وەک پێشتر ئاماژەم کرد بەڵام ئەم کارە بەردەوامی ئەوێت ئێمە لە ڕێگای سەرۆکایەتی هەرێمەوە 69 بەرکەوتە ڕەوانەی وڵاتی ئێران کراوە لەو 69 چاندیک لەنێ چاویان بۆ کراوە لەلایەن وەزارەتی کاروباری شەیدان بەڕێوەبەراتی گشتی سلێمانیەوە چەند وەجبەیەک بریندار بەڕێ کراوە و لە ڕێگای مەکتەبی جەنابی کاک نەچیروان لە ئەو کات سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بوو 35 بەرکەوتە ڕەوانە کراوە 18 زەرعی قەرەنی بۆ کراوە بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە ئەم پرۆسەیە ئیدامەی ئەوێ بریندارێک کە زەرعی قەرەنی بۆ ئەکرێت پێویست دەکات دکتۆرەکەی خۆی بیبینێتەوە لەبەر ئەوەی ئەم زەرعی ئەم جەستەی کە لە کەسێکی تر وەرەگیرە بۆ ئەم قوربانیەی ئەچێنن بۆی هەیە لە بەسیترین نەخۆشی ئەو زەرعە ڕەفز بکات بۆیە بەردەوام دەبێت 6 مانگ جارێک ساڵێک جارێک ئەو نەخۆشە لەژێر کۆنتترۆلی دکتۆر دابێت پێتر ئاماژەم پێکرد بەرکەوتەی کیمیاباران چاکبوونەوەی کۆتایی نییە و بەردەوامی چارەسەری ئەوێ بۆیە ئەو چالاکیانە یا ئەو سەردانانە ڕاگیراوە بەهۆی قەیرانی داراییەوە و بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە ساڵی ڕابردوو بڕیار بوو 53 بەرکەوتە ڕەوانەی وڵاتی ئێران بکرێ لە ڕێگای نووسنگەی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرورەوە ئەو فەرمانە دەرکرا بوو بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو سەردانە دوا کەوت و توانم بڵێم هەتا ئەمڕۆژ نەکراوە بۆیە ئێمە ناشکرێ هەمووی احتیمادێکمان بخێنە دەرەوەی هەرێم حکوومەتی هەرێم بەرپرسانی هەرێم بە تایبەتی وەزاراتی تەندروستی دەبێت بگەڕێ بە دوای تیمی پسپۆر بۆ ئەوەی ئەو نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە تەجهیز بکەوە پێداویستەکانی بۆ دابینکەوە هەر بەرکەوتەیەک لە کۆنتترۆلی هەرێم دەربچێ ئەوانە ڕەوانە بکرێ ئێمە ئەگەر بین بریندارەکان هەموو احتیمادێکمان لەسەر دەرەوە بێ لە هەر کاتێک بریندارەکان ئەو پرۆسێ دەرەوە ڕابگیرێ ئەچنەوە خاڵی سەفەرکە وەک ئێستا وایان لاتووە بەڵێ کاک لوقمان ئەمە گرفتی بریندارەکان بوو یاخود باسمان لەوە کرد کە برینداران و بەرکەوتوان چۆنە و دۆخیان چۆنە بەڵام ئەزانین کە شەریحەیەکی تر هەیە ئەویش تاقانەکانن یاخود ونبووەکانن ئەوانە چیتان کردو تا ئێستا چەند کەس دۆزراونەتەوە ئەوانەی کە دۆزراونەتەوە لەکوێ بوون زۆرتر لە چ وڵات لە چ شارێک ها دۆزراونەتەوە ئێمە لەبەر ئەوەی کە ئەو کات تاوانی کیمیابارانی هەڵەبجە کرا سنووری هەڵەبجە قەتع بوو لەگەڵ دەرەوەی هەڵەبجە تەنها ڕێگایەک بۆ دەربازبوونی خەڵکی هەڵەبجە بەرە وڵاتی ئێران بوو ونبووەکانی ئێمە لە وڵاتی ئێران بەڕاستی لەناو وڵاتی ئێران ون کراون بە تایبەتی ئەو خێزانانەی کە کەسی یەکەم و دووەمی خێزانەکە شەهید بووە منداڵەکان پەرتەوازە بوون و ئێمە بەڕاستی پێشتر گومانمان هەبوو لەو ژمارە زۆرەی کە هەبوو بەڵام ئێمە توانیمان یەکێک لە بەرپرسانی هلال ئەحمەر ئەو کات کە لە منتقەی هەورامانات و پاوە ئیشی کردووە کە کەوێتە ئەم سنوورەی ئێمەوە هێنامان بەناوی کاک فاروقی زەوارە کە ئێستا بە ڕەحمەتی خوا چووە وەفاتی کردووە ئەو بەڕاشکاوی پێی وتی من 370 منداڵی هەڵەبجەم داوەتە بێزیستیەکانی سەروی خۆم و یەکێکی تر لە منداڵانی دۆزراوەی هەڵەبجە کە یەکێک لە
لە شاری سنە کە ئەچێت منداڵێک بۆ بنەماڵی جعفەری وەرەگرێت بە ناوی ئاغای بلووریان ئەڵێ من 46 منداڵی هەڵەبجەم لەو ئۆفیسە بینی و من لەوێ ئەو یەکێک لەو 46 وەرگرتووە بەم دوو ئامارە سەرەتاییە کە لەسەر زاری ئەو خەڵکی کە ئێستا یەکێکیان لە ژیان ماوە ینی ئێمە نزیکەی 400 منداڵمان لەو دوو شوێنەوە بڵاو کراوەتەوە ئێمە بەڕاشکاوی بڵێن کەیسی منداڵەکانی هەڵەبجە زۆر ئاڵۆزە لەبەر ئەوەی ئەو منداڵانە لە وڵاتی ئێران دراوە بە بێزیستیەکان و لە ڕێگای بێزیستیەکانەوە دابش کراوە بەسەر ئەو خێزانەی کە منداڵیان نەبووە بۆیە دۆزینەوەیان کارێکی زەحمەتەوە بەڕاستی ئێمە داواکارین لە حکوومەتی هێرێمی کوردستان وەزارەتە مەعانیەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی داد وەزارەتی شەهیدان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمانە بردێکیان هەبێ بۆ ئەوەی هیچ نەبێجا لە سەرەتا ئێمە بتوانین لێرە سامپڵ لەو وارسانە وەربگرین کە باسی مناڵی ونبووەکەن دواتر ئێمە هەر منداڵێک کە سۆراقەکرێت دەکرێت لەگەڵ ئەوانە بەراورد بکرێت ئێمە وەک کۆمەڵی قوربانیان لە چەند ساڵی ڕابردوو هاوکار بووین توانیمان ئیشێکی باش بکەین بەڵام لەبەر ئەوەی ئەو پرۆسەیە لە سنتەرێک کارەکەی لەسەر کرابوو سنتەرەکە دوای دووبارە بوونەوەی نەتیجەکان هەندێک کەشەی تێکەوت بۆیە ئەو کارە بە حەقەت ئێستا ئێمە دەستەوەستان وەستاوین لە بەردەمیان و پێویستەکە لایانی فەرمی بێتە سەرخەت پێشتر ئێمە چەند مناڵێکمان دۆزیەوە مریەم گەڕاوەتەوە ئەعزەم گەڕاوەتەوە بەرزان گەڕاوەتەوە بەڕاستیش لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت دەوکات کاک نەچیرەوانە و خانوو کراوە بۆ دوان لەوانە بەڵام کێشەکە ئەوەیە ئەوانەی تر کە دواتر هاتوونەتەوە کاک خەلیل ئێستا گەڕاوەتەوە هیچ شوێنێکی نیشتە جێبوونی بۆ نییە ڕاستە سپاس بۆ سەرۆکایەتی پەرلەمان وەک کارمەندی پەرلەمان تاعینیان کردووە لەوێ بەڵام ناکرێ ئێمە دوای ئەو هەموو ناڕەحەتەیە کە بەسەریان هاتووە منداڵەکان بێنەوە لێرە بێناز بن و لە هەمان کات پێویستەکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی توێژەری هەبێ بۆ ئەو خێزانانە چونکە بەڕاستی تۆ کە باز لە منداڵەکەی 33 ساڵ لەمە پێش منداڵ بووە ئێستا ئەو کەسە ئەگەڕێتەوە کەسێکی پیاوێکە یا ژنێکە و ئێستا فەرهەنگێکی تری وەرگرتووە کەلتورێکی تر گەورە بووە بۆ تێکەڵکردنەوەی ئەم دوو فەرهەنگە پێویست دەکات توێژەری کۆمەڵایەتی بێتە سەرخەت و ئەم کێشانە بە شێوەیەک چارەسەر بکرێت کە پەشیمانی لە دوانە بێت. بەڵێ زۆر سپاس کاک لوقمان بێگومان کەیسی هەڵەبجە زۆر هەڵ ئەگرێت یاخود ئەتوانرێت زۆر کاری لەسەر بکرێت و ئەوەش ئەمێنێتەوە ئینشاءالله لە ئایندەدا وەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردەوام ئیشی لەسەر کردەوە بتوانرێت هەموو ئەو گرفتانەی دیکە و هەموو برینی هەڵەبجە و هەڵەبجەیەکانیش ساڕێژ بکرێت. سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی کاتێکی خۆش. بابەتێکمان ئامادە کردووە لەسەر ئەوەی کە شێواندنی شعری گۆرانەکەی کازم ساهێر لەلایەن سەدرەوە هەرای ناوەتەوە. مختەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر زانین کە لە تویتێک لە تۆڕ کۆمەڵایەتی تویتەر شعری گۆرانەکانی هونەرمەند کازم ساهێری دەستکاری کردو و بڵاویشی کردوتەوە ئەوەش هەرایەکی گەورەی ناوەتەوە و هەزاران عێراقی لە تویتەر تویتیان لەسەر کردووە. ئەو شعرەی کازم ساهێر کردوێتیە گۆرانی حەسەن مەڕوانیە کە گۆڕیانەکەش بە ناوی ئەناوەلەیلایە بەڵام مختەدا سەدر لە تویتەکەیدا وشەی و حەسرەتنە بەکارهێناوە کە بەواتای هەناسی ساردم دێت و هی گۆرانەکەی کازم ساهێریشە. لە بەشێکی دیکەی گۆرانەکەشیە کازم ساهێر ئەڵێت خەڵکی نامۆ وڵاتەکەمیان تەنی هەموو شتێکی خۆشەویستی ژیانمان تێکداوە. مختەدا سەدریش بەم شێوەیە دەستکاری ئەو دێڕە شعرە و گۆرانەکەی کازم ساهێری کردو و نووسیوێتی گەندەڵی باڵی بەسەر وڵاتەکەماندا کێشاوە و هەموو شتێکی خۆشەویستی ژیانمی تێکداوە. ساڵانە لە رووسیا خەڵک بۆنەی ماسلێنیتزا پیرۆز دەکەن بەو بۆنەیە هەموو کەلوپەل و بیرەوەریە ناخۆشیەکانیان ئەسووتێنن. پێشەوەی ڕۆژی ئەرتۆدۆکسی دەست پێ بکات کە 40 ڕۆژ بەردەوامە بێت ئەم ساڵیش لە کەشوهەوایەکی ساردا ئەو بۆنەیە بەڕێواچێت بەڕێوە چووە با ئێمە ببینین بزانین بۆنەکە چۆن بۆ و چ چالاکیەکیان ئەنجام داوە. ماسلێنیتزا ئەڤ ناوێ بوونەیەکە کەڤنەشوپی یا رووسیا. گەلێ رووسیا ساڵانە vêbûneyê pîroz dikin digel bidawî hatina zivistanê û destpêka buharî û digel pêkirina agir û çêkirina xwarinên cûr bi cûr atmosfêra çalakiyên bûneyê mîna festîvaleke mezin nîşan dide
بەتایبەت کە هژمارە بەشداربوویان زێدەیە. ji dervê bajar û di seqayeke befir girtî, hejmareke hunermend û xelkên asayî kom bûne da ku agir berdin vê peykerê da ku bi şewtandina wê çalakî heyama yek hefteyê jî berdewam bike beriya ku rojiya Orthodoksiya mezin dest pê bike ku têde bawermendên mezheba Orthodoksî ji xwarina goşt, şîr û mas dûr dikevin û ji bilî şewtandina peyker û bûkê her kelûpelekî xwedanbîreweriyeke xerab ji aliyê bawermendan têşewtandin. Cejna Maslenîtsa ji bo me cejneke giring e, têda her tiştê kevin tê şewtandin, bîroweriyeke nexweşî digel derbas dibin. Îsal pêdivî em her tiştî bişewtînin, ji bo ku 2020 gelek nexweş bû. Li bûneya Maslenîtsa hemû kes dikare beşdarî bike û ji bilî şewtandina bûka Maslenîtsa beşdarbûyên çalakiyê hemû bîroweriyên xwe yên nexweş û kelûpelên xwe dişewitînin û ji heval û dosta daxwaza lêborînê dikin beriya ku rojiya mezina Orthodoksî dest pê bike. سپاس بۆ خۆ ئەم ساڵ خۆڵبارین یاخود بڵێنەوە خۆڵبارینە قورسەی ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستانی گرتەوە تا ئێستا نەبووە. بەڵام ئەم ساڵ شەپۆلێکی توندی خۆڵبارین پەکینی پایتەختی چینی گرتوتەوە و ئاستەنگ و گرفتی بۆ دانیشتوانیشی دروست کردووە. هاوکات مەودای بینینی کەم کردوتەوە کە بە دووکەڵێکی زەرد و چڕ و پیسی مەترسیدار دەبینرا. و هۆکارەکەشی بۆ ڕەشە باتووندا ئەگەڕێتەوە کە لە پایتەختەوە هەڵی کردوتە ئەو ناوچەیە و دانیشتوانی شارەکەش ماسک و تۆڕی کڵاویان بەکارهێنا بۆ خۆپارێزی لەو هەواخن کێنەرە چکە زۆر تەم و زۆر خراپ بوو. و حکوومەتی شارەکەش بڕیاریدا کە سەرجەم چالاکیە وەرزشیەکانی ناو قوتابخانەکان و بۆنەکان ڕابگرێت. هۆشداری بۆ کەسانەشدا کە نەخۆشی سنگ و هەناسەتەنگیان هەیە ئاگایان لە خۆیان بێ و داوای لێکردن لە ماڵەوە بمێنەوە و نەچنە دەرەوە. کەژناسی پەکین ڕایگەیاندووە خۆڵبارینەکە بەهۆی زریانێکی بەهێزی باکووری مەنگۆلیاوە بوو و بایەکی بەهێزیش گەیاندوێتە باشووری پەکین و ئاستی بینینیشی لە 1000 مەترەوە کەم کردوتەوە بۆ 300 مەتر. ژمارەی بینین و خوێنەری هەواڵی بڵاوبوونەوەی خۆڵبارانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گەیشتە 54 میلیۆن کەس و هەندێک لە بەکارهێنەرانیش یاخود ئەو کەشیان بە فیلمە خەیاڵ و زانستیەکان وەسف کردووە. یانەوە تەنها لە فیلمەکان بینیومانە بۆ میدیاکان ئاماژیان بەوە کردووە ئەو خۆڵبارینەی پەکین پیسبوونی ژینگەی هەندەی تر مەترسیدار کردو و ڕێکخراوی جیهانیش جەختی کردوتەوە بەهۆی پیسبوونی هەوا کاریگەری لەسەر سیەکانی مرۆڤ دەبێت و دەبێتە هۆی نەخۆشیەکانی هەناسەدان. ئێستا با بەهای دراوەبیانەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,800 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 173,500 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی 202,500 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 18,750 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانیش 5,340 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 24 404,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی ئایار 21 357,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 304,000 دیناری عێراقیە. دۆناڵد ترامپ هێشتا کاریگەری یاخود ڕۆڵی ماوە لە جیهاندا. کەسانێک ئەگەر خۆشیان نەوێت لە بەرامبەردا کەسانێک هەیە خەریکە دەیپەرستن چونکە پەیکەر تاشێکی چینی پەیکەری دۆناڵد ترامپی سەرۆکی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای لەسەر شێوەی بوودا دروست کردو و پێشبینی ژەکرێت کە ڕیارێکی زۆری پەیکەری ترامپ لەسەر شێوەی بوودا لە چین هەبێت. لە کاتێکدا ئەو پیاوەی لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتیدا جەنگی ئابووری لەگەڵ چینە کرد کەچی ئێستا ئەبێتە سەرچاوی داهات بۆ چینەکان. پەیکەرەکە بە ناوی دانگە یاخود دانگ ناسراوە بە زمانی چینی واتە هەمووان بزانن، بەڵام چینیەکان بە ناوی بوودای ڕۆژئاوایی ناویان ناوە.
پەیکەرەکە لەبەر دروست کراوە و بە پێچەوانەی پەیکەرەکانی دیکە لە سیرامیک دروست دەکرێت ئەم پەیکەری ئەو بە بەرد دروستکراوە بە بەردا تاشراوە. هەندێک شوێن هەیە لە شار و شارۆچکەکان یاخود لە هەر وڵاتێک بێت ئەبێتە ناسنامەی بۆنەیەک یاخود ناسنامەی نەتەوەیەک بەشێکە بێ لەو ناسنامەیە هەروەک چۆن گردی مامایارە لە سلێمانی ئەو شوێنەیە کە ساڵانە تایبەت کراوە بە ئاگری نەورۆز چۆن ئاکرێمان هەیە ئاگری نەورۆزی لێکرێتەوە بامان شێوەش ئاگری نەورۆز لە گردی مامایارە تیاکرێتەوە بەڵام لە ناوچوونی بەشێک لە دارەکان خەڵکی نیگەران کردووە چونکەم ساڵیش زانین ڕێژێک زۆر لە دارەکانی ئەو شوێنە سووتە وە سینەماکارێک لە ساڵیادی 40 ساڵەی لە دایکبوونیدا 40 نەمامی لەگەڵ هاوڕێیانی لە گردی مامایارە ڕواند ئامانجی ئەو سینەماکارە ئەوەیە یادی لە دایکبوونی بەو شێوەیە بێتە کللتور یاخود هەر کەسێک حەزی کرد کە یادی لە دایکبوونی بکاتەوە لە بریەوەی کە کێکێک بکڕێت توانێت نەمامێک لەو شوێنە بنێژێت و بچێنێت کە پێویستی پێێتی. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی منە من ئەبم بە 40 ساڵ پێم خۆش بووم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو یادە بکەمەوە بڕیارمانە 40 نەمان بڕوێنین لێرە لە مامەیارە بۆی هەدەفمانە یان پامەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەیە کە ئەمە بێ بە کەلتور بۆی بتوانین ڕۆژی لەدایکبوونمانیان بۆ نەو مناسەبەکانمان بگۆڕین بە بەم شێوەیە کەیتر بۆ هەر بۆنەیەک ئێمە نەمان بچێت. هەڵبژاردننی گردی مامەیارە بۆ ڕواندنی ئەم نەمامانە بۆ ئەگەڕێتەوە کە ئەم گردی مامەیارە بۆ ئێمە بۆ خەڵکی سلێمانی بۆ وڵاتانی سلێمانی و شوێنەیە کە لە دێر زەمانەوە یادی جەژنی نەورۆز لێرە کراوەتەوە شوێنێک بووە کە هەموو خەڵکی سلێمانی ڕویان کرۆتە ئەم ناوچەیە. هەڵبژاردننی سنۆبەر لەوە سەرچاوی گرت کە دارەکانی ئێرە دارەکانی گردی مامەیارە هەمان ئەو دارن هەرمان سنۆبەرن و هەمان ئەو توخمەشمان هێناوە کە خۆی تایەتی لەبەرەوە زیاتر حەزمان کرد وەکو ئەگەر لە داهاتوە گەورە بێ هەمان ئەو دیمەنەمان باتێ کە پێشتر لە گردەکەیە هەبووە. هەر ئاوەدان بێت سلێمانی و هەموو کوردستانیش وە کۆزانین کە گردی مامەیارە خۆی مێژوێکی دێرینی هەیە و زۆر ناسراوی شەوەیەکێکە لە سنبولەکانی نەورۆز چونکە لەو سەردەمەی کە هەبووە لەلایەن حکوومەتی باسەوە ڕێگری کراوە لە جەژنی نەورۆز کە جەژنی کوردانە بەڵام پیرەمێردی شاعیر بۆ یەکەم جار لەوێ ئاگری نەورۆزی کردوتەوە لە هەموو کوردستاندا بۆیە تا ئێستاش ئەو سنگلە ماوە و گردی مامەیارە خۆی ماوەتەوە بەڵام ئەوەی کە بینیمان ئێستا ئەو هونەرمەندە لە ساڵڕۆژی لەدایکبوونیدا ئەو نەمامانی چاندووە ئەوەی لەسەر ئێمەیەوەیە کە پارێزگاری لێ بکەین بە تایبەت چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی نەورۆز ئەگەر هەر کەسێ سەردانیەوەی کرد چاودێری نەمامەکان بکات و وریای ئەو شوێنە بن و چونکە هەر بستێک یاخود هەر
پارچێک لە خاکی کوردستان بۆ ئێمە سامانێکی گەورەیە کە بابی پارێزین و کوردستانمان هەر ئاوادان بێت. بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە خۆشییا بن بۆ تەندروست باش بن و ماڵ ئاوە.